بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دعاء أويك إمام غزالي رضا رحمة خويلي به بابكاني بابلين بين شرفنكي طاو كرد لنرجو رجو زكاة حج وكتاب علم بدرجي يتسر باسي كتاب آداب تلاوة قرآن أو آدابنا كإنسان لخزمة قرآن بيروزا بكاريان هنا وفضل قوري قرآن خيانو لخزمة بوني قرآن شون أفرمي أعظم فضائل القرآن الكريم أنه كلام الله عز وجل. أجر إنسان ودبته لفضيلته قوري كان يخوى كلام يخوى قرآن أو يكبلين قرآن كلام يخوى كوت ما قرآن كلام يخوى إتل أما بليغني بيبقى أجر كسيك لمسائل عقيدة وردو بيته لأسماء وصفات يخوى زور وردو بيته إتشتغني بليغني لما قورتر علماء نفرمون علم صفتك لصفات إخوة لسر زوية هر عبد العبد كان إخوة توس قال شيء هالقرية وعبد إخوة زور قورة. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ أي أجر القرآن خوي وخوي صفته بلا صفات كان إخوة كبرت إلى صفتي كلام أبتش قدر قيمة قورية شيء خواجان لقرآن وصف زور كذو لزور آياته هل خذي قرآن وصف قرآنتي وهذا كتاب أنزلناه مبارك أو كتابك ناردو ما نتخوار مبارك بركة دارة بركة مبارك اسم مفعولة يعني بركتي تكرا بركة جاري كروزام عرزم كردن لقل زيادة جاوزة كان أمي زيادة بشتي مادي زيادة به بركة لتعريفك أفرمي الزيادة بأمر خفي زياد بونا بكم الله شتي شاراوة نازل يديك خفي أو شتا زورك ببيئو هيج أسريك المادي ديار. طبعا هو إنسانك مثلا بركة لحياتي خواه بينيويتي جاري وهي باريكي زور كمت بيه زور بشتك مدتك زور للايتو أمنته جاري وهي باريكي زورت بيه زور كم بدسته نامنته سري أما أكواتا بركات يا هند جار لكاتا سيركي لكاتي كما لزمنك عمرتا إيشي زور قورت كردو دواتر لعمري دولو درجة إيشكات بيه نكراو أفرمون أوابريتي لبركات لحياتي إحسانا ولما يقورا زوري كان بركات لجياني أنا هبو بركات لقلم ونسيني أنا هبو سيركي بمدتك كم شتانك زوريان نسيو عليكم السلام. آياتي كتير أفرمي إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. أم قرآن بيروزا هداية درب أوكسي كوا أقوم وشي قامل القرآن بوجه بجكار بكاري تو دقتي نيش بدن ويقول القرآن باسي إقامة صلاتك باسي الصلاة أكات أفرم فويل للمصلين ويل وأكسانك و نيش وخو مصلية بيت اسم فاعل يعني نيجي بيو الكي باشا فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. المصلين كان وأن كل نيجا كان أنا باشا ساهون أكا علماء أفرمون فرميتي عن صلاتهم ساهون يعني نيجا كان جبجل ناكن أقر بشي كان تنها هيكالي نيجي كردو شكا خواهي بابا بيشتر بيوتي مصلين كشي لحمو قرآن كباسك أفرمي يقيمون الصلاة نيج را أقرن را قرتني نيج كأنما نيج تيكتود أو يان خوت أشي نيج أكي بس أميان نيجك أو دروسك رك أو أقر سيد قطب رحمة خوالي بلا تصويري فنيكا كباسي أكا
ئەگەر بێن ئەو تەسویرە فەنی سید لێرە جێبەجێکەین کە ئەنەما ڕێک تۆ شتێکت دروست کردووە کە ئەوە لە بەردەم خۆتە نەک تۆ نوێژەکە یوقیمونە الصەلا قیامی نوێژ ئەکەن ڕای ئەگرن نوێژەکە ئەفەرمێ ئەم قورئانەش هیدایەتە بۆ کێ بۆ ئەو کەسەی کە خاوەنی ئەوەیە کە لەسەر پێکانی خۆی بوەستێ ئایا ئەمە ڕۆشت ئەگرێتەوە کە هەندێک عولەما ئەفەرمون هەر ئینسانە گەیشتە ڕۆشت ئیتر جێگەی ئەوەیە کە قورئان هیدایەتی بدە ئایا نا هي أقوى مبسي أو إنساني لسر فطرتي صاغي إنسانيته شو كان إنسانك لسر فطرة أساسية كإنسانية نمنه بزحمات هداية ورقده بلام شو كقرآن موافق هدايته موافق فطرته زور بأساني وكساني لسر فطرتي باكن قرآن بأساني ورقده وصف كتير أفرمي لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه هرچی شتێکێ لەم سەرزەویە تۆ لە خزمەتیا بیت ممکنە لەم لەولا تووشی هەڵە و هەڵخێسکان نەبی بەس لە خزمەت قورئانە قەت تووشی ئەوە نابی چونکە قورئان لا يأتيه الباطل من بين يديه نە لە پێشەوە نە لە دووەوە بە هیچ شێوازێک باتیل و گومڕاییتیان نییە ئەمە کۆمەڵی ئاەتەکە خۆی گەورە وەصف و سەنای کەلامی خۆی ئەکا وەصف و سەنای قورئانەکە ئیمامی بوخاری ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ وفرماشتما أبو أجاب وفي أفراد البخاري وشي أفراد زور أبينن يما زانيان هر زانايك كوم الله فرماشتي هيك خوي الرواياتي كردون لأنوان بخاري ومسلمة أفراد هي واتفاق هي هر حديثي هر كان رواياتي يعني كدوا الله متفق عليه نيان كدوا كان كدوا الله وفي أفراد البخاري وفي أفراد مسلم يعني هو تفرد به مسلم أو تفرد به البخاري أفرمن لأفراد بخاري هاتوا لحديث نعمان كر عفان ورضا رحمة خيله عثمان كر عفان بيغمبر صلى الله عليه وسلم فرمتي خيركم من تعلم القرآن وعلمه باش ترينتان أو شيء خير لزمان عربية اسم التفضيل هاتشي اسم التفضيل هي العربية لسوزني أفعله بونمون ألم الله أكبر خوا قورترينا باشا قورترا أكبر هذا سوزني أو وزن ديد أفرمي أنا أكثر منه مالا إيه وأعز نفرا أكثر لسوزني أفعل وأعز لسوزني أفعل حمو أو صيغاني بو اسم تفضيل يعني اسم تفضيل شيء دوشد باشا دوشد أهانم يصفتيانا مشتركة يكي كان ليكي كان قورترا زورترا أو بيكا اسم تفضيل بون منالم زيد أجمل من عمر زيد عمر أجمل هردو كان بيت جماليان هبه هردو كان جماليان هبه بلام يكي كان توزر زورتر أو اسم تفضيل لما سلي خيريته خو أم فرماشتا نفرموا إيشي تريج باجنية عندك زوايتي يقيشتون كخير باشترينك تنها لسير لخزمة القرآن لا لهر خزمتي هر شتيكابي خليكي فيربوني بي هر علمك بي لهر همياناتو لناو خيري لناو تشاكي بلام كاميان أخيرا لهميان باشترا خيركم باشتريني ايوه كاميان من كابو آني تريج باشن أو كسيك لو كسي فيري قرآن نبي ايشي بكا أي شهر باشا بلام كي باشترينا أو كسيك فيري قرآن نبي خوي وخلقي تريش فيرك خيركم من تعلم القرآن وعلمه وخلقي تريش الله تو أنس رضا رحمتي خوالي أبو من أجرته ولا في غمرجانا وصلى الله عليه وسلم إن الله عز وجل إن لله عز وجل أهلين من الناس خواجان دو أهله لنو خلق باشا قيل من هم يا رسول الله شين أوانك أهلي إخوان فرمي أهل القرآن هم أهل الله وخاصته باشا فأبو بيقولن أهلين من الناس خواي قورا كومالي خلقي تايبتي هن أهلي خوين لسر زويا كين أوانا أهلي قرآن خاصي قرآن أوانيك لخزمة قرآن أبن طبعا وشي أهل وشي كيزو برفرية طبعا لأصلا
أهل وكي بكارية أو كساني كمرتبط لمالك بكسيكو لمالك شا بكسيشو باشا إسا بيابك خزانك أهلي أول منالكاني أهلي أول لمالكي خويا أهلي أول لأصل أوها توزي قولتر بوا لم كلمة منالكاني أقل شونم دروي ماليش مثلا هاوسەرگیریان کرد هەر کەسە لەشان هەر پێوتی ئەهلی ئەم دوایی گەورەتر بوو وەتە عەشیرەتەکە هەموو عەشیرەت و قەومەکە پێیان وتراوە ئەهل دواتر گەورەتر بووە وەتە ڕێباز هەرچی لەسەر ئەو ڕێبازە بێ ئەو ها پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ سلمان منا أهل البيت سلمان بەشێکە لە ئەهلی بیت باشە لە ئەقربای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سلمانی فارسی نە بەس لە چیە لەوانەیە کە شوێنی کەوتووە بۆیە بە ئەهلدا ئەدێ باش کە ئەڵێن ئەمانە ئەهلی خوان مەبەستمان چی یعنی ئەمانە زۆر بە تایبەت لەسەر ڕێبازی خوان ئەهلی خوا لەسەر زەویە زۆر تایبەتن کێن ئەمانە ئەهل القورئانی هم ئەهل الله وخاصته ئەهلی قورئان ئەوانەی کە لە خزمەت قورئان ئەبن ئەوانە ئەهلە تایبەتەکەی خوان کەسە تایبەتەکانی خوان کە لە خزمەت رب العالمین ئەبن فرمايشتكي تر بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي لا يعذب الله قلبا وعى القرآن ضلق وعي كل القرآن تيجيج للقرآن هو قد عذابي نادى ابن عمر رضي الله رحمة خويا لهدو كان به ابن عمر لبيغمري خويا صلى الله عليه وسلم قال يقال لصاحب القرآن اقرأ وارقى ورتل كما كنت ترتل في الدنيا بصاحب القرآن وكسيك قرآن إلا بربي أو تريب بخيانا وسركب ورتل كما كنت ترتل في الدنيا شون للدنيا قرآنك أخيان أو بخيانا فإن منزلتك عند آخر آية تقرأها تاتشنك لبربي ألا يأتي لأم منزلته إلى نوبهشتا حتى بخيانا أروى لك يأتي لبرينا ما أوست سبحان الله هندي لفيا كان قصي كان هيك لسر أمريكا إنسان تاتشنيكي لبربي أفرمون أجر حرفك لقرآن لبربي هر حرفك مثلا مرزني هو بصريك وحرفك لبربي سبحان الله الله وحرف عليت لقرآن مثلا كسي قال نون باشا بس يك حرف سبحان الله كالله أليرا صاحب قرآن كي حرشني كتبي بتو صاحب قرآن جاران خلقي خوما اگر كسيك بهاتايا مثلا ملاك عالمك او انا خلق عندي جار دسي اگر وسرسريو دسي انا سرسنجانو باشا بو ام كسحرمه افرمي ان من اجلال الله تبارك وتعالى اكرام حامل القرآن يك يكلا بقور زانيني خوي قورك كسيك حامل القرآن وتورزي لي بقد باشا حامل القرآن تشنك ولا لديك فيها كوهم جاسين يا أخوان لا يقسم بقرآن لسني من زهير إبراهيم وسارة كل ما نسمع مخصوصنا كان كي والله يقتريت يديه أيو عاجي لبريا بلا زهير وهذا يبلا جال لولا دي أنا كوتا أملا يعني قرآن لسنجياتي إلا أوان أو هابو باش كأيو قسم بقرآن كلا سنجي أو بس يوم أي لبريني قرآن شي لبرني خليش بي الله ملا جاء سبحان الله أم كسيك وقرآنك خلقرتوا حامل قرآن للرجي قيامته يك كلمة حرفك توزيك البرزيكات آخر آياتك واتوتيا أوستي لقرآن حتى بنزليتو الرو برزيتو برز أبيتو بريدة رضا رحمة خايلة بلا بيغمريان صلى الله عليه وسلم إجرته أفرمي إن القرآن يلقى صاحبه يوم القيامة حين ينشق عنه قبره كالرجل الشاحب فيقول هل تعرفوني فيقول ما أعرفك أفرمي سبحان الله قرآن للرجل قيامته طبعا فرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم باسی ئەکەن مرۆڤایەتی لەسەر زەویە تەواو ئەبێ تەواو هەزێ وەسەر زەوی ساف ئەبێتەوە بچووکترین بەرزایی لەسەر زەویان نامێنێ ئینسان لە پەنای خۆی بشارێتەوە
اینجا لە دوای ئەمە چل ڕۆژ پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ باران بەسەر زەوی ئەبارێ لە ڕوێتێکە ئەفەرمێ بارانەکە سپیە وەکو مەنی ئەفەرمێ بەسەر زەوی ئەبارێ لە دوای ئەوە زەوی وشک ئەبێتەوە کە خوا ئەمرەکات سوبحان الله لەگەڵ ئەم بارانە مرۆڤەکان دروست ئەبنەوە لەگەڵ ئەمرەکات هەر هەمووی هەڵ ئەسنەوە لە فەرمایشتێکە ئەفەرمێ من یەکەم کەسم کە چاو بەرزەکەمە لە گۆڕەکەمە ئێمە دەرەوە کە سەیرەکەم موسا پێش من قاچێکی عەرشی گرتو هەستاوەت نازانم ئایا ئەو هەر نەمردووە یا پێش من کەوتووە ئەفەرمێ گۆڕی وا هەیە 100 کەس 90 کەس ئیبن کەثیر ئەفەرمێ تیایەنە دەرەوە بۆ چونکە ئەم زەویە خۆ زۆر کۆنە هەر هی ئەمە نییە ئەفەرمێ ئەو شاعرە بۆ کڕینی گۆزەیەک چوون بۆ لای گۆزەکەرێ 100 گۆزە پێم پێکەنی هەرێک لەبەرێ وتیان دامە و ئەمڕۆکە ئێمە دەبەی سبەی خۆت دەبیە گۆزەیەک لای گۆزەکەرێ ئەڵە چون گۆزە بکڕم ئەگەر بەسەر گۆزەکان ئەبدا و کامیان جوانە ئەڵە سێرم کە گۆزەکان دەستیانکە بە پێکەنین تۆ خەریکی چیت ئێمە وەختی خۆی وەکو تۆ مرۆڤ بووین بەڵام مردین بووینە خا کراین بۆ گۆزە قڕ بەسەر بەخوا تۆ ژەویتە گۆزە جا سوبحانەڵڵا ئەگەر ئینسان ورد بە چاوەکانی چاوی دڵی بکاتەوە تەسەوورکەن ئەم دیوارێکی ئێستا ئێمە ممکنە مرۆڤێک بووێ چونکە دنیا زۆر کۆن ئێمە هەستی پێ ناکەین ممکنە لە شوێنێکە کە تۆ دائنیشی وە هەستەکە ئێرە قەبرستان نییە فعلا قەبرستان بێ ئەو شوێنە کۆمەڵە مرۆڤی تیا ڕۆژێک لە ڕۆژان ژیاوێت و مردبن و لەژێر ئەو خاکا بن جا فەرمێ سوبحانەڵڵا هەر هەموو ئەم خەڵکە ئەوە یەک پارچە هەڵەسێت طبعا لەو کاتە زۆر ئینسان شپرزە عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویە زۆر ڕوت و قوتن هیچ یا ڕەسوڵ الله سەیری یەکتر ناکەن نێرومێ عائیش کوورە لەوە زۆر سەخترە ئینسان سەیری یەکتر بکە طبعا هەندێک گرتە ڤیدیۆ هەیە ئەو حاڵەتانەی سۆنامی ئەوانە کە ڕوو ئەدەن یعنی تۆ تەسەورەکەی ئافرەتێکە ڕوتە و پیاوێکی شەڕوتە کامیان فریاکەوێت سەیری ئەوی ترکە ڕاکە فریاکەوێت ڕاکە یەک لەحزەی تر بەشکم نەجاتی بێت یان کاتی ئاگرێشتی ئەکەوێتەوە کێ بیری بەلای ئەو شتانەوە ئەمن ئەمە لە دنیایەکی فانیە کەس مێشک و تەسەوڕاتی ناچێ بەولایە ئەی وەرە ئەگەر کاتێکا کە سوور بزانی ئێستا تۆ مدەتێکی تر محاسبە ئەکەیت و وا زیندوو کرایتەوە لە دەهشتێکی زۆر سەیرە کێ فریای ئەوە ئەکەوێ بیر لەلایەنی شەهوانی بکات هەمووی ڕۆڕۆی خۆیەتی چی بکە لە بەردەم ڕەب العالەمینە ئەو خەجاڵەتیە چۆن لابەرێ لەسەر خۆی جا سوبحان الله فەرمێ لەم کاتە قورئانیەت ئەم ناسی ناوەڵڵا ناتناسم کورە من هاوڵەکەی تۆم قورئان من ئەوم کە شەوم لەگەڵ تۆیە بەسەر برد و توونیەتیم لەگەڵ تۆیە بەسەر لە کاتی توونیەتیە من بوومە ئاوی تۆ لە شەویشە شەوەکەم هەتا بەیانی نەمهێشت بخەوی وإن كل تاجر من وراء تجارته همو تاجر بازرگانه بشن بازرگانی خواه أروى وإني لك اليوم من وراء كل تجارة أمرو من لپشتی توم همو لبرانبر همو بازرگانی كان من لپشتی توم فيعطى الملك بيمينه والخلد بشماله ملك أدريت دسي راسي وخلده هتاتي أمنته دسي شبيا ويوضع على رأسه تاج الوقار تاجێکی زۆر گەورەی جوان ئەم کەسێ حاملی قورئان ئەکرێتە سەری ويكسى والداه حلتين لا تقوم لهما الدنيا ئەفەرمێ دایک و باوکی دوو جلی زۆر جوانیان لەبەرەکرێ بیرکەنەوە لەو مەشهەدە ئەو مناڵێکەوە قورئانێکی باشی فێر بووە دایک و باوکی چەند سوودیان لێ وەرگرت ئەم جلە جوانە ئەکرێتە بەری دایک و باوکیان فيقولان بما كسينا هذا خواهيان أبا بچي أما بخشران بما أمشتانوان بيدراو بوشران بمانا فيقال بأخذ ولدكم القرآن بويك القرآن من علاكتان قرآني هالقرد ثم يقال اقرأ واصعد على في درج الجنة وغرفها إن جا بي ألين
ئادەی بخوێنەوە سەرکەوە پلەکانی بەهەشت. دەڕەجات و دەڕەکاتمان هەیە، دەڕەجات بۆ سەرەوەیە، دەڕەکات بۆ خوارەوە. في الدرك الأسفل من النار، درك أو وخوار أروى باشا. إن لله إن في الجنة 99 درجة في غمريان صلى الله عليه وسلم. دايكي كيقلها والله ديت يا رسول الله كركم شهيد بولا بنا يخوة بزام لبه أقل لبهج بي قبول أكم، بس والله لبهج نبي قبولناكم. أفرمي لبهشتا درجات نو درجة هي بلكان برزن لبين هردو درجة نيوان أسمان الزوي هي. وإن ابنك أصاب الفردوس الأعلى، كركيتو بيخنبا لسدي سر ولا فردوس الأخير بالله. الله يا رسول الله هيجو غمك لدل ما نما ما دام كركم لي أبي زور باشتري هيجو غمك لدل ما نما. ليرج أفرمي بخوين وسركوا بس الدرجة كاني بهشتا وغرفة كاني بهشت. فهو في صعود ما كان يقرأ بردوام لبرزبو نوايا حتى وكو بخوينه هذا كان أو ترتيلا فلفل بخوينه يعني بالترتيب لسرخو هيواشي بخوين. أو فرماشتي تريش فرمول للدنيا شون يخوين وأنا بو أهو اللي يخوينه باش للدنيا شون يخوين أهو يخوينه. فإن منزلتك عند آخر آية تقرأها ورتل كما كنت ترتل في الدنيا. أو دو كلمة للدنيا لقال أو هذا أو ترتيلا ليرة بفلفل بيخيني ليرة بفلفل يخيني ليرة لسرخو هواش ليرة لسرخو هواش چەند هێواشتر و تەدەبوری زیاتر و تێفکرینی زیاتر ئەوەندە زیاتر مەودای بەرزبوونەوەت بەرزتر ئەکاتەوە. بۆیە چەند جوانتر قورئان بخوێنێ و تەرتیلی باشتر بێ ئەوەندە زیاتر ئینسان لە ئاخرەتە سوودی لێ وەرگرێت. ابن مسعود رضي الله رحمته خواه اللي بأفرمي ينبغي لحامل القرآن أن يعرف بليله إذ الناس نائمون. ابن مسعود رضي الله رحمته خواه اللي بأفرمي حامل القرآن واجب ببناسته وبالشوي شو كانوا لا ينامون عن حزبهم أصحاب رسول الله صلى الله عليه وسلم. حزب الشويان لبير نأكل حزب ما بس أم حزب يستني لقرآن يعني بشق لقرآن إلا بشق لقرآن هبو خياني للشوا. أو تا ابن مسعود فرمي حامل قرآن أو يكاتك وخلق خوتون أو خريج قرآن به وبنهاره إذ الناس مفطرون وبالرج شاك خلق مفطر أو بالرجو خريج قرآن وبحزنه إذ الناس يفرحون خلق لفرح وخشيان أم لخزبد أواتانك وباسي عذابك أو استود الحزين أبي وببكائه إذ الناس يضحكون وهروها أناسرته وبشي بويك كاتك خلق بيئكا أم أقريد وبصمته إذ الناس يخوضون وببدنيكي كاتك خلق سأكا وجاوكا وبخشوعه إذ الناس يختالون وهروها بو خشوع دل بيواندي لقل خوايا كات لكاتك كخلق خريكي چين خريكي فرتو فيلتر كردنو ريابازي كردن بو يكتري أو لو كاتا طوائي خشوع ملكتي لبدن خوايا. ولا ينبغي أن يكون جافيا ولا غافلا ولا صخابا ولا حديدا. كل حامل قرآن نابي كسيكي طبيعة وشكو بيئة قاو قير كرو طبيعة تنت حديد أسنين نية طبيعة زلنا الموكسيك لخزمة قرآن. فضيل رحمة خواه اللي بأفرمي حامل القرآن حامل راية الإسلام أو كسيك قرآني هلقرت ولا سنيا أو كسيك راية إسلام على إسلام برسكرتو. لا ينبغي أن يلغو مع من يلغو نابي أو لقل أو خلقيك ولغو أكنو خريه هوز بازين أيج لقل أو نابي ولا يسو مع من يسو أو كسيك وسهو غلطك أم لقل غلطك ولا يلهو مع من يلهو تعظيما لله تعالى خلق له لعب أكنو أنا أم لقل أنا ناكا لبر حرمتي كلامي خالصية لبر حرمتي قرآن. ولا ينبغي أن يكون له إلى أحد حاجة باشا نابي حامل قرآن باشا أوبك بروا حاجة كان يخوي بدأت بردسي خلق بل ينبغي أن تكون حوائج الناس إليه أبي خلق بين ولا أم حوائج خوان باسكن لك أم حوائج خوي باسكن ما بس لتشيل الحوائج ما بس أولني كإنسان قرفتي كشيك ولا كزباسي لك لا
ئەگەر ئینسان بگاتە تەواو پلەبەندیە لە مەسەلەی قورئان و خزمەتی قورئانە لە قۆناغەکانە حاملی قورئان ئەگاتە ئاستێکی وا حاجەی بە خەڵک نییە هیچ وەلەمای کۆن زۆر شتیان لە قورئان باس کردو سیوطی قسەیەکی هەیە فەرمێ هەر کاتێ برسیم ئەبوو ئەمودی یا سەمەد لەگەڵ قل هو الله ئەحەد ئەم خوێن برسێتێکم نەئەمە طبعا ئەمە بەچی بە تەجروبەیەکی قوڵ باش ئەبێت چەند تەجروبە جا کۆمەڵی قسەی هەیە سیوطی لە کوێوتی ئەم شتم تەجروبە کرد ئاوایە تەجروبەیەکی ئاوایە لە فەقێتیە ئەیانوو ئەگەر برسید بوو بڵێ یا سەمەد برسێتەکە نامێن طبعا سەمەد یعنی ئەو خوایی کە هەموو خەڵکی محتاجی ئەوە و محتاجی هیچ کەسێک نییە دوایی من بیرم زۆر لەو کەلیمە ئەکردەوە باشە بۆ ئەم کەلیمە مەسەلەن ئەڵێ یا سەمەد فعلا برسێتی نامێن مناڵی بچوو کە بە ڕۆژوو ئەبوون زۆر هیلاکە بوون ئەوە بڵێن یا سەمەد برسەکەتان نامێنێ دواییان باشە ماسە خۆ برسێتەکەمان نامێنێ زۆر سیر و بەلایەنەوە چونکە سەمەد ناوێکی گەورەی خوایە کە حاجەی بە کەسێک نییە هەموو خەڵکی حاجەیان بۆ هەیە جا حاملی قورئان ئەوەیە کە حاجەکانی خۆی هەمووی لە بەردەم خوایە باسەکە خوا خۆی جێبەجێەکە و حاجەی خەڵک ئەکەوێتە ئەو ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ رأيت رب العزة في المنام خوای گیانم لە خەوا بینی قلت يا ربي پەروەردگارم ما أقرب ما يتقرب به إليك المتقربون خوای گیان ئەو کەسانێک کە لە تۆ نزیک بوونەتەوە بەچی نزیک بوونەتەوە فقال كلامي يا أحمد بقسەی خۆم ئەی ئەحمەد لەم نزیک بوونەتەوە فقلت يا ربي بفهم أو بغير فهم خوای گیان لە کەلامەکە تێ ئەگەیشتن یا تێ نەئەگەیشتن فەرمووی بفهم وبغير فهم تێبگەن یا تێنەگەن مهم بە کەلامی من نزیک ئەبنەوە واتە مەرج نییە لە مەسەلەی قورئانە ئیلا ئینسان تەواوی مەعانیەکان و هەمووی تێبگەن بفهم وبغير فهم طبعا ئێمە سبحان الله دەرکمان بە خوێندنەوەی قورئان زۆر لاواز ماسا بکەین مدەڕیس شتێک ئەگەڕێتەوە ئەڵێ پیاوێکە بوو هیچ خوێنەواری نەبوو لە بیارە ئەو زەمانە کە ئەوان فەقێ بوون ئەڵێ فەقێکان قورئانیان ئەخوێن ئەڵێ لە هەنێ شوێنە بوەسە فەقێ ئەو غەڵەتە کرد ئەڵێ کوڕەتە تۆ چوو زانی غەڵەتە نا غەڵەتە کرد تۆ وەرەوە دووە ئەڵێ وەردەوە ڕێک غەڵەتەکەی پێوتێ ئەوە غەڵەتە باشە خۆ تۆ هیچ نازانی چۆن ئەمەزان ڕۆڵە ئێوە چۆن ئەوە قورئان نووری هەیە لەکوێ نورەکە کوژەوە دیارە غەڵەت قسەی خوانی ئەڵێ هیچ خوێنەواری شتیش نەبوو ئەڵێ ڕێک کە ئەی خوێن دەوی نا وەرە دووە نا تۆزێتر وەرە پێشوە دەی ئەڵێ ڕێک ئەیدۆزێ ئەو کەلیمە غەڵەت ئەڵێ وای لێ هاتوو فەقێکان خۆیانە چون کەلیمەی غەڵەتیان ئەخوێندەوە ئەبزان دەرکی پێەکە ئەڵێ فەتحەیە کەسرەیە شتێکی ئاگۆڕ نا نەکەی وەرە دووە ئەڵێ سبحان الله ئەوەندە لە خزمەت قورئانە ئەوەندە بەڕۆحەوەی گوێی ئەگرت هەستی بە کەلامەکەی خۆ نورەکەی خۆ ئەکرد داستانێکی عاسقەرانی ئیگەڕێتەوە ئەڵێ پیاوێکە بوو کە وەفاتی کرا لە شوانێکی داماو بوو خەڵکی لادەکە زۆر مهتەم نەبوون پێی ئەڵێ سبحان الله بۆنێکی زۆر خۆش ئەو ڕۆژ لە لادەکە بڵاو بوو ئەڵێ ئەوانەی کە ئەیان شۆری ئەڵێ سەریان سوڕەما ئەڵێ دوایی بۆنی خۆشیان لێلا نەئەچوو ئەڵێ مدەتێکی زۆر دەسوو ئەوانەیە بۆنێکی زۆر خۆشی لێ ئەهات ئەڵێ زۆر ئەویان کرد باش ئەو ڕۆژە ئەو بۆنە خۆشە چی بوو وتیان واللهی لەوە ئەچێ بۆیە دەسوشتمان ئەو هەیە بۆنی فڵان کەس بوو وتیان کەس بۆنی کردنەوە ئەوەکەوە کە شۆرمەوتن ناوەڵڵە ئەڵێ دوایی وردە خەڵک هەستیان کرد قەبرەکەشی بۆ نییە ئەڵێ واللهی ئەمە نهێنێکی زۆر گەورە هەیە لەم پیاوە ئەڵێ چون لای خێزانی پرسیاریان لێکرد وتیان وتی واللهی پیاوەکەم بەیانیە چوو بۆ شوانی ئێوارات و هیچی نەئەزانی ئەخرێ مەشتێکی ئەومان بینیوە هیچ نهێنیەک شتێک وتی واللهی هیچی نەبوو بەس کتێبێکی هەبوو جاروبات دەری ئێنا سێرێکی ئەکرد و ماچی ئەکرد و هەڵی ئەگرتەوە وتیان کامە بۆ خوێنەواری هەبوو نەوەڵا بەسەر سێری ئەکرد ئەیوە بە زۆر گەورەیە ئەڵێ کە سێریان کرد سێرەکەن هەندێک لە قورئان لە شوێنێکە دەستی کەوتووە ئەوەندەی پەنجە بەژێریە هێناوە هەنێ لە خەتەکان کوژاونەتەوە بەڵام هیچی نەزانیم ئەم نورە گەورەیە ئەم جوانەی گەورەی قورئان کە بەدەستی گەیشتووە یان ئەو داستانێکە ئەمر خالد باسیەکە فەرمێ ئافرەتێک
نەخۆش بوو ئەڵە خەڵک زۆر ئامۆشۆی ئەکرد ئەڵە سەرمان سوڵا ئەم ئافرەتە پیرە ئەم دنیا هەبوو هەموو هەروژاوە بووی ئەوە خەڵکیان ئەڵە پرسیاری نهێنیەکەیان لێ کرد وتی وەڵڵاهی من لە هەر شوێنێ قورئانێکم بینی بێ ئەگەر حرفێکیش بەبێ لێی خوێندومەتەوە وتومە بە ئەم قورئانە مەهجوور نەبێ ئیلا خۆی گەورە لەم کاتی ناڕەحەتی و پیری و ئێش و ئازارەمە وای کردووە کە من مەهجوور نەبم من لەبیرکراو نەبم چونکە من قەت نەمێشتوو لە شوێنێکە قورئان لەبیرکراو ئێمە لە کوردستانە خوا لطفی زۆر گەورەی لەگەڵا کردوین خوا بە عەزەمەتی خۆی دەرگای خێری زۆری لێ کردوونەتەوە هیچ مزگەوتێکمان نییە پڕ لە موسحەف نەبێ ماڵەکان پڕ لە موسحەف تەسەوورکەن شوێن هەیە و وڵات هەیە یەک موسحەفی تیا دەست ناکە تەسەوورەکەن هەنوو کۆمەڵی بەرامیج هەیە لە مەسەلەی ئەفریقیا ئەوانە کە ئەو مهاجر القورآن وەزە مهاجر القورآن بەرنامەکە کە ئەچێت مەسەلەن ئەچێتە شوێنێکی زۆر دوور هیوایەتی خەڵەکە پرسیار ئەکە هەمووان هیوایەتی موسحەفێکیان هەبێ قورئانێکیان هەبێ لەرە مامۆستا شێمحەمەدی بەرزنجی گێڕایەوە ئەوی قورئانم نەبوو زۆر حەزم لە قورئان زۆر حەزم ئەکرد بەشکم خۆی قورئانێکم دەستکەوێ ئەوی سوبحان الله شەو لە خەوما بینیم قورئانیان تەوزیع ئەکرد قورئان بەشی من نەما ئەوی زۆر گریام لە خەوەکەمە کە قورئان بەشی من فەقێ بووم مناڵ بووم ئەوی بەیانی چوین سوبحان الله ئەوی مامۆستا سێرەکە موسحەفی بۆ هاتووە هەموو تەڵەبە ئەو بەڕیز وەستان بە مەولای سەلی و سەڵەواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا تایەکی قورئانێکمان بداتێ ئەڵێ من بچووکی هەمویان وکردم ئەخیری هەمویان ئەڵێ سوبحان الله قورئانەکەی تەوزیع کرد گەیشتە سەرەی من بەشم نەما ئەوی زۆر خەفەتم خوارد زۆر گریام ئەوی هیچ دەرس ئەوی چۆن خەوەکە گریام بێزەبت ئاوا گریام و ئەوی ئەوەم بەجێهێشت ئەوی سوبحان الله بۆ ڕۆژی دواتر ڕۆشتمەوە ئەوی مامۆستاکەم بانگی کردم وتی وەرە ئیشی ئینجا یەکی قورئانی بچووکی دابەوەن وتی ئیشێکی تایبەتم بە تۆ هەیە ئەڵە جیای کردمە وتی ئەمە قورئانی تایبەتی خۆمە خۆم چەند ختمم تیا کردو ئەوە ئەیدەم بە تۆ بە ئەمانەت ئەم قورئانم کە وەرگرتووە لە عولەمای زۆر گەورەم وەرگرتووە بە هەر کەسێ بێ بێتە عالمی گەورەوە ئەم قورئان دابەتوە ئەی وەڵڵاهی چۆن هەموو دنیا بە کەسێ بەخشرێ ئەوەندە شادمان و کە قورئان ئەی نەم ئەزانی چی بکەم شەو خۆم لێ نەئەکەوت هەر تۆزێک ڕائەکشام و هەڵەسام ئەچمەوە تۆزەترم لێ ئەخوێنێ ئەم خستەوە شوێنی خۆی ئەوی تا فترەیەکی زۆر لە خزمەت ئەو ئەڵە چونکە موسحەفمان نەبینی بوو ئەو شێوازە زۆرێک کە ئێستا الحەمدولله لە بەردەسایە ئێمە کەم تەرخەمیمان زۆر زۆرە لە خزمەت قورئانە مەگەر ئەو ڕەب العالەمینە خۆی بە گەورەی خۆی لێمان ببورێ عەفو و بەزەی و مێهرەبانی خۆی بەسەرمان ئەبارێنێ بڕواکەن عەزیزانم ئێمە خەلەلی زۆر گەورەمان هەیە لە خزمەتی قورئان نابێ شەو هەبێ قورئانمان نەخوێندبێ نابێ ڕۆژیش هەبێ قورئانمان نەخوێندێ لەوە ئەچی ئێستا هەر یەکێک لە ئێمە شەیطان نەهێڵێ باشە نەهێڵێ بچێتە خزمەت قورئان بەس زۆر تەبیعی هیچ ڕۆژێکی ئێمە لەبیرمان بچێ قورئان لەبیرمان بچێ نان بخۆین لەبیرمان ناچێت بۆ چونکە هەممی ئێمە لەگەڵیەتی حتا نوێژ کەسمان هەیە نوێژی لەبیر بچێ لەبیر ناچێت چونکە تۆ هەمت لەگەڵ نوێژەکەت هەیە فەرزی خۆیان جێبەجێیکی تەسەوورکەن قورئانیش فەرزی خۆیە بەسەرمانەوە کە ئەبێ جێبەجێکین وها نییە لە مەسەلەی خوێنی قورئانەوە تەسەوورکێ بڵێ سونەتە جا خوێندم ناخوێن نە بەتایبەتی و کەسانێک کە قورئان ئەزانن لەوە دەرئەچێ ینی تۆ بڵێ وەڵا قورئان سونەتە بەنسبەت منەوە قورئان ئەبێتە واجبێک کە ئینسانە بێ لە خزمەتی هەبێ بیخوێن دەرگاکانی قورئان زۆر گەورە عولەما فەرموویانە هەرچی کێشە و گرفتت هەیە لە قورئانە چارەسەرە بێ فەرموویانە ئەگەر دڵت نەخۆش کەوت دڵت مرد بزانە دڵی قورئان لەکوێیە بیخوێنە دڵی قورئان لەکوێیە سوورەتی یاسین بخوێنە دڵەکە زیندوو ئەبێتەوە فەرموویانە ئەگەر ویستە شمشێرکاری خۆت کەی باشە نەفسێ لاڕەیی ئەکرد پێویستی ئەکا شمشێرکاری خۆت کە ئاەتی سەیفی بەسەرا بخوێن شمشێرکاری ئەکە نەفسە عەقڵەکە یان لە خزمەتبوونی قورئانە هەندێک جار زانایانی پێشینە مثل کارێک هاتبێتە بەردەستیان باش ئەم کارە جێبەجێکم یا جێبەجێ نەکەم
هاتون تخزمت قرآن بتونا بسم الله الرحمن الرحيم قرآن كلو هميشه لا راست دەستیان کرد بە خوێنەوە تا خوارەوە ئاەتی مناسب بە ئیشەکەی خۆیان دۆزیوەتەوە بیکەن یان نەیکەن کۆمەڵە دۆز بۆیان گێڕامەوە چوون بۆ عەسکەری مەلا عەلی هەیە لە گوندی وێنە پیاوێکی ساڵحە ئەوەتان کە حەزی ڕۆ بە خزمەتی گەیشتی جا ئەو کە ڕۆشتین ئەو لەوێ ئەو ڕیشە درێژی هەبوو ئەوانە ئەو زاڵتەکە زۆر تووڕە بووتی ئەوە هێکلی جوندیە هاتوو بۆ لای من ئەو زۆر بە تووڕەیی ئەویش سووکێ زاڵتەکە قسەی ئەکرد ئەو سووکی ئاوای کرد ئەو قورئانێکی دەرهێنا ئەو ئاوای کرد کردیەوە ئەو زاڵتەکە ئەی قیڕان ئەوانە ئەو هیچ گوێ بە زاڵتەکە نییە ئەوانە ئەو دوان سێنەی تری خەڵکی وێنەی لەگەڵا بوونەوە تێ کورە قوڕی کرد بە سەر بارە قورئانی چی ئەخوێنی لێرە ئەوش هێواش ئەوی تەواوی کردی ئەلحەمدولله ئەو قسەی گرفانی وتی خوا نەسرەتیە ئەی کورە نەسرەتی چی بەخوا ئەفا کوژت ئێستا ئەی سوبحان الله ئەوانی تریش دەروێشی ئەم بوون ئەم بە حساب شێخیان ئەی سوبحان الله بردیانین ئەو زۆر تووڕە بوو وتی بەخوا ئێستا ئەتان بۆ لە ئامر عەقڵتان بکە ئەی سوبحان الله چوین لە ئامرەکە ئەو کە چوینە ژوورەوە ئەو ئامرەکە وتی سێ پرسیارە لێ ئەەکەم لە مەلا عەلی ئەو سێ پرسیاری لێ کرد مەلا عەلی وتی منش تۆزە مودەتم ئەوێ تا جوابە بەمەوە وەڵا هەم قورئانەکەی دەرهێناوە کورتە جوابی کابرا بەرەوە ئێستا ئەبا کوژت ئەو دەستی کرد یەک لاپەڕی تری خوێندەوە ئەو قسەی گیرفانی وتی ئیشەڵڵا نەسرەت هاو وەڵا جوابی کابراکەی یاوە ئەوی پرسیارەکانی ئەوە بوو ئێوە بۆچی ڕیشتان هەیە قشتان بۆچی درێژە تا ئێستا تعلیمدا نەدراون فێری ئەسکەری نەکراون لەکوێوە هاتوون ئەو پێشتر هەر قسەی نەئەکرد ئەو جوابی کابرایەوە وتی ئاوایە و کابراش کەمێک گۆستا وتی دەبچن لەو ساحەیە بۆ خۆتان بوەسن تا دوای قسەتان لەگەڵا ئەکەم و ئیشم هەیە ئەی وەڵا کە چوین وتم باش بۆچی ئێمەیان ڕاگرت ئەو یەکێوتی ئەمان کوژن یەکێوتی ئەمان بن ئەو هەر یەکێ قسەیەک ئەو مەلا عەلی دەست نوێژی گرت و دەستی کرد بە نوێژ ئەو تومەس ئەمرەکەش لە پەنجەرەکەی خۆیەوە سەیر ئەکا بزانە ئەمە خەریکی چین ڕاستەکەن ڕاست ناکەن ئەو کاتێک مەزانی هات وتی کاکە ئێوە بەرەکەتی ئەم سریەوە ئەم شوێنەی منم بۆ خۆتان دانیش کەس حەقی نییە بەسەرتان ئەی بە مەلا عەلی وەدوتی تۆ هەر لەو شوێنەی خۆتە هەر لەویا بە نوێژ و تاقەتی خۆت بکە ئەو سیلا هەوشتیش هەیە لەوێ ئەگەر ئیشە پێ بوو ئەگەر ئیشە پێ نەبوو گوێمە دەرێ ئەی وەڵا ئێوە ئەسکەری تاوا کرد دەستی دەبەر بۆ سیلاحێک ئەی دەجاتیشی بوو مەبەستەکەم خودی مەلا عەلی نییە و مەبەستم لە خودی ئەوەش نییە مەبەستەکەم لە پەیوەندی لەگەڵ قورئانە یعنی بۆ ئەمر هەر ئەمرێکی دنیا دەستی بردە بۆ قورئان تێبزانم قورئان چیم پێڵێ چی ڕێنماییم ئەکا هەندێک گەنج بوون ئەیانوت ئەمە دروست نییە ئەنو بە هیچ شێوازێک دروست نییە تۆ مەسەن لە خۆتەوەی قورئانە هێتەوە لە شوێنێکەوە سەیرەکەیت و بەخوا شتێکی تێیە بۆ من یان نەیکەی یا بیکەی ئەنو ئیستیخارە هەیە لە دینە کە جێبەجێکێت و ئەوان دوایی سوبحان الله ئەگەر ئەمەش نەکەی ئەمە بەشی قورئانی خۆت بخوێنە ئیلا پشکی تۆی تێیە بەشی ئەو ئیشەی توی تێیە کە تێت بگەێنی وەرە جاری وایە زۆر فەقیری سوبحان الله هەر خۆت لە حیزبەکەی قورئانی خۆتە ئەگەیتە ئەوەی کە دڵت ئارام ئەکاتەوە لەسەر فەقیریەکە یان مەسەلەن کێشەیەکت هەیە نەخۆشی سوبحان الله لەو بەشەی کە ئەو قورئانێکی ئەخوێنی بەشی تۆی تێیە کە نەخۆشی هەر یەکە بەشی خۆی و پشکی خۆی و ڕێنمایی خۆی تایبەتی هەیە کە دەروی خێری لێ ئەکاتەوە بۆیە ئومێدمە ئینشاء الله خۆی گەورە دەوی خێرمان لێ بکاتەوە بەهۆی قورئانەوە دەرگاکانی خێرمان بەسەرا واڵا بکە کۆتاشت کە حەزم کرد لە خزمەتتانە باسی کە مەسەلەی بینینی خەوە بەخواوە چونکە لەم ئەخیرانەوە کە کۆمەڵە مەشاکیل و شتی گەورەی لەسەر دروست کرا مەسئلەی بینینی خەوە بەخواوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کەعبەوە بەشتە دینیەکانەوە هەموو تەواجودی هەیە لە کوتوبی تعبیری خەوە باس کرا ئایا چۆن خوا ئەبینرێ لە شێوازی شخصێکە ئەبینرێ ئایا نەخێ وەکو نورێک ئەبینرێ چۆن ئەبینرێ اختلافی عولەمای زۆر لەسەرە ئەو فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمایش الشیطان لا يتمثل بي شیطان ناتوانێت بێتە سەر وێنەی من ئەی باش ئەکرێ بچێتە سەر وێنەی خوا شیطان طبعا ئێمە لە مەسەلەی خوایانە کەس نازانێ نورێکە و ئەبینرێ ممکنە لە مەسەلەی ئیلاهیاتە شەیطان بێتە سەر سوورەتێک و بڵێ من خوام لە خەوە
بويا شيخي جيلاني فرمي چەندجار شێطان پێوە وتی من خوای تۆم و ئەو نوێژم لەسەر هەڵگرتی تەوا نوێژ مەکە ئەهات نورێکی گەورە ئەهاتە پێشچاوی جا فەرمێ لە پەنای کەعبەشا بوو کە ئەمەی بینی ئەڵێ دوایی کە ئەعوذ بالله من الشیطان ڕەجیمی کرد ئەڵێ پیان وتیان باشە یا شێخ چۆن دەرکێ کرد یعنی تۆ کشت نورێکی گەورە بێ و پێوت بڵێ من خوای تۆم و ئیتر تەواو ئەوە مەکە تۆ چۆن یعنی بیرم کردەوە یەکێک لە پێغەمبەران و پیاوچاکان و گەورەکان نوێژ لەسەر لا برابێ ئێستا چۆن لەسەر من لا ئەبرێ ئێستا منیش لا نابر جاڵە شێطان پێوتی خوا نەجاتی دای بە عیلمەکەت ئەگەنا چەندین کەسم ئاوەکو تۆ بە گیرۆدە کردو بۆ فتراتە بردووە لە مەسەلەی خەویشە زۆر ممکنە ئینسان خوا جەل جەلالوه ببینێ ئیمام ئەبوو حەنیفە 100 جار خوای گەورەی لە خەوا بینی 100 جار باشە دوعایەکەی لە بەربەیانانە لە پاشێوەکانە أو دعاء أخواني سبحان الفرد الصمد سبحان الواحد الأحد سبحان الذي لم يكن له ولد سبحان الذي لم يلد ولم يولد جاء الله سطمين جارا وتي خواهي كان ذكركم فيرك كبيش بربيان بوتوي بخيانا على أوتن كلماتان اللو إتر وارد أو سبحان الفرد الصمد وأنا جاء مسألة بينيني خواج لجاله لخوا زۆر حاڵەتێکی طبیعیە هیچ ئەوە نییە بڵێ وەڵام ناکرێ ببینرێ و ناوێ ببینێ چۆن ئەوێ ببینرێ و ئەوە نییە تەواوی شتەکانی تر چۆن ئەبینرێ لە خەوە بە هەمان شێوەیە ئینسان خەوە بینێ باشە نورێک کە ئەڵێ من خوام تە لە تعبیری ئیبن سیرینە هاتووە ئەڵێ ئەگەر مەلیکێکی مەجهولە بینی مەلیکێکی نەناسراو مەلیکە وەزانی حەشەم و هین هەموو وەستاون بەس ئەم مەلیکە ناناسی نازانی کێ ئەڵێ ئەوە خوایە تعبیرەکەی لە تعبیرەکە بۆیە ئەو مەسئلە بەو شێوازە نییە کە ئەمڕۆ لە ئەلامەکە نابێت مەسەلەن خوا ببینێ و چۆن ئەبێ خوا ببینێ لە خەوە و خۆکە ئەڵێ خوا ببینێ بەس ئەمە خوا بە حەقیقەتی خۆی مەسەلەن کونهی خۆی چۆن ببینێ ناوە لە قووەتی ئینسانان نییە بەڵام نورێک باشە چکە تعبیراتی خەو جیاوازە لەوەی کە لە واقعە هەیە مەلیکێکی نەناسرا و زابطێکی نەناسرا و هەمووانە تعبیرەکەن لەسەرەوەی کە بەڵام ئەوەشە یعنی هەرەوە نیە مەلیکەکە ببینی و تەواو یعنی مەلیکەکە بڵێ من خوام مەسەلەن یەتەوە سەرەوەی ئایا ئەحکامی شەرعی هیچی لەسەر سابیتە بێ هیچی لەسەر سابیت نابێ هەموو بە پێوەری قورئان و سونە ئەپێورێ بەڵام ممکنیشە هەندێک جار بەشاراتی خەیری زۆر گەورە بێ ئینسان خوای گەورە هەندێک خەو هەیە کە بەشاراتی زۆر گەورەیە بۆ ئینسان ممکنە مەسەلەن بەشارەتێکی زۆر گەورە بۆ کەسە بدرێ خوای گەورە بەهۆی ئەوە مەسەلەن ڕزگاری کە لە ناڕەحەتیەک لە ئێش و ئازارێک طبیعیە تایبەت ئەو کەسانی کە دڵیان زۆر مەڕبوطی خوایان بە ذکری زۆر بخوێنن عولەما ئەفەرمون ئەوانەی کە خەو بەخوا بین ئەو کەسانی کە ذکری لا ئیلاهە ئیلڵا زۆر ئەخوێنن زۆر ئەو ذکر ئەخوێنن بۆیە حاڵەتێکی طبیعیە ئەوەش کە بۆی ئەوەی ئیمامی ئەحمەدمان باس کرد ڕەضا ڕەحمەتی خوای لێ بێ کە خەوی بەخوای گیانەوە بینیوە زۆر طبیعیە لە خەوە ئینسان بە حەزوری خوای گیان بگات و ئێرتیقای ڕۆحی ئەوەندە بەرز بوو بێتەوە تا ئەو ئەندازە کۆتا کەلیمەشم ئەوەیە کە ئەڵێ زانایەک پێیان وتیان ئایا ئەکرێ ئێمە بە خزمەتی خوا بگەین وتی هەموو ڕۆژە چەند جار بە خزمەتی ئەگەین ئەی لە تەحیاتە ناڵێن ئەتەحیات لله ئەوەنە لێ نزیک بووینەتەوە ڕاستەوخۆ سڵاوی بۆ ئەنێرین کۆی تەحیات و سەڵاواتی بۆ ئەنێرین باشە التحيات والصلوات والمباركاتها لله مثلا طبعا التحيات يعني كوي هرشي صلاوي جوان هي لسر زي أبو خو يعني تولى رتبية كاي لويا راستوخو قصة لقى الخواك راستوخو صلاوي لخواك لا أستيك يا واقع الإنسان ورد له مثلا التحيات بكلته ولا معنى ثاني بكلته بس وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين هركس برسالة اشتكي ولا خدمتي وقردن ما زاكن أمرهم بتما درسك نبوم قدرا نشن زاني بوسي الشماء وهم زاني دو الشماء سبحان الله شكال لم تيشو يكشمل لكويا أو كوروشتا مهبو وهم زاني الشماء سنبوكو
ئیتر دوایش هاتمەوە و تازیە کوڕی کاگەر دەڵان هەبوو ئیتر وا بوو کە لە نەزەری خۆما ئەمڕۆ دووشەمەیە نوێژم کرد وەڵا نوێژم کرد مناڵەکان لە پرسەکە وتم بە ئەویان بکەم بیان بەمەوە خەویان لێ کەوت و جا بیرم کەوتەوە وەڵام سەزانە تەلەفۆنی کرد سەزانە کە تەلەفۆنی کرد اینجا وتم بە سەرێکی مۆبایلەکەم سەرەکەم سێشەمە دوایش کە حاجی تەلەفۆنی کرد خی گەورە لێمان ببووری خی گەورە لێمان قبول کە بە گەورەی خۆی ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه يا رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم